و داخوازی و ویستی هەموو کوردێکە کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە زیندان ئازاد ببێت. ئێوە پێویستی ڕادیۆی دەنگی گەل دەبن. کاتێکتان باش لە ڕادیۆی دەنگی گەلەوە هەواڵەکان ئەمڕۆهینی 9 شوباتی 2024تان پێشکەش دەکەین. ناوەندی ڕاگەاندنی هەپەکە دەڵێ کە ڕۆژی یەکشەممەی داهات و تەواوی دیمەنی ئۆپراسیۆنی شۆڕشگەری شەید خەڵمەت دێرەلووک لە کەناڵی گەریلا تیڤی بڵاو دەکاتەوە کە لە ئۆپراسیۆنەدا 61 داگیرکەر سزادراون و 4 دیکەش بریندار بوون. هەروەها نووسیوانە کە ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەکە دەڵێ کە تەواوی دیمەنی شۆڕشگەری شەید خەڵمەت دێرەلووک بڵاو دەکاتەوە و کە 12 ئەم مانگە ڕۆژی یەکشەممە تەواوی دیمەنی ئۆپراسیۆنی شۆڕشگەری شەید خەڵمەت دێرەلووک لە پێگەی کەناڵی گەریلا تیڤیەوە بڵاو دەکەنەوە نووسیوانە کە چاوەڕوان بن. پێشتر لە 9 مانگی ڕابردوو ڕاگەاندنی هەپەکە دیمەنی بەشێک لە ئۆپراسیۆنی شۆڕشگەری شەید خەڵمەت دێرەلووکی بۆ سەر بنکە و بارگاکانی سوپای تورک لە زاب بڵاو کردبەوە لە کاتێکدا کە هێزەکانی گەریلای ئازادی کوردستان لە 12 مانگی ڕابردوو ئۆپراسیۆنی شۆڕشگەریان بە ناوی شەید خەڵمەت دێرەلووک بۆ سەر بنکە و بارگاکانی دەوڵەتی تورک ئەنجامدا بوو. دواتریش ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هەپەکە لە ڕاگەاندندا لە چوارچێوە ئۆپراسیۆنە کوژرانی 61 و برینداربوونی 4 سەربازی دیکەی دەوڵەتی تورکی ڕاگەاندووە و شەید کاوەتا کورد ناسراو بە هەڵما شاهین یان خەڵمەت دێرەلووک لە 23 مانگەدا لە ئەنجامی ئۆپراسیۆنی شۆڕشگەری هێزەکانی پاراستنی گەلەپەکە بۆ سەر سوپای دەوڵەتی تورک لە ناوچەی زاب پاش لە ناوبەردنی چەند بنکەیەکی سوپای تورک بۆ سزادانی 88 سەرباز لەگەڵ 3 هەواڵی دیکەدا شەهید بوون. پارێزەرانی نووسینگە یاسایی سەدە بە مەبەستی دیدار لەگەڵ ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان کە زیاتر لە 2 ساڵە لەژێر گۆشەگیرێکی توندایە هیچ زانیاریێک لەو بارەیەوە نیە دوێنێ داواکارێکی نوان پێشکەش کرد. پارێزەرانی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان کە لە زیندانی ئێمرالیدایە زیاتر لە 33 مانگە هیچ زانیاریێک لەو بارەیەوە نیە داوای چاوپێکەوتنی نوێیان لە سەرۆکاتی داواکاری گشتی بۆرسا بۆ ڕێبەراتی زیندانی ئێمرالی کردو. داواکارێکە لەلایەن پارێزەرانی نووسینگە یاسایی سەدە رازیە ئوسورێک ڕێزان ساریجا فایق ئوزگور ئەرۆڵ مەزلوم دینج پێشکەشکرا هەروە پارێزەران بۆ دیدار لەگەڵ 3 کەسی دیکە کە ئەوانیش عومەر خەیری کۆنار حەملیێڵ درمۆی سیاکتاش کە لە ئێمرالی زیندانن داواکاریە پێشکەش کردووە. داواکاری دیدار و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵە و پارێزەرانی ڕێبەر ئۆجەلان و 3 زیندانێکی دیکە بە بیان و سزای دیسپلین هەموو جارێک ڕەت دەکرێتەوە وەڵامی داواکاری پارێزەرانیش نادرێتەوە. ڕێپیاوانی مەزنی ئازادی بۆ ئازادی جێسی ڕێبەر ئۆجەلان لە 2 خۆڵەوە دەستی پێکردو و ئەمڕۆ لە ڕۆژی نۆەمیندا بەردەوامە. پەشداربوانی ڕێپیاوانی ئازادی دوێنێ لە هەزەخ پێشوازیان نەکرا و باسییان لەوە کرد تا ڕێبەر ئۆجەلان ئازاد نەبێ بەردەوام بن لە تێکۆشان و دەشت لە چارەسەری کێشەکان بەکردنەوەی دەرگای ئێمرالی دەبێت. بمیناکە نەلسۆن ماندێلا حەیانەها سەرۆکاتی ji بووی vî dozê ji bûyî vê meletî bedeleke giran didê. Ew bedel tişta ku kevê ser milê me meletî bi kurdwarî em serokê xwexweyî derkevin bi rihê botanê bi coşa botanê dengê xwe bidin îmraliyê. ئەحمەد تورک بربژێر بۆ ئەو سەرۆکاتی شارەوانی گەورەی مێردین لە دەم پارتی دەڵێ ئۆجەلان باشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەسێکی گەورەیە و مامۆستا و ناونیشانی چارەسەری و دەڵێت تێکۆشانی ئێمە بۆ ئازادی ئۆجەلانە. ڕێپیاوانی مەزنی ئازادی کە بەداخوازی ئازادی جێسی ڕێبەر ئۆجەلان لە 2 خۆڵەوە دەست پێکردووە لە ڕۆژی هەشتەمدا درێژە بە چالاکیەکانداوە. باڵی شاریوانی ڕێپیاوانەکە بە پێشنگاتی هاوسەرۆکی پارتی یارمەتی دیموکراتیەکان دپپ کەسکین بایدنر هاوسەرۆکی فدراسیۆنی کۆمەڵی پشتیوانی یاسای بنەماڵی زیندانیان سزادراوان مت ئەمینەکایە پەرلەمانتاری پارتی یەکسانیی دیموکراسی گەلان و زۆرێک لە نوێنەرانی ڕێکخراو کۆمەڵاتیەکان هەروە خەڵکی مەدەنی گەشتونەتە ناوچەی نووسێبینی مێردین. هەوڵاتیان لە دەواازەی شار بە گوڵ و وتنەوەی دروشم بژی بەرخۆدانی زیندان ئاڕاستەی ڕێپیاوانی ئازادی و مەشخەڵیان کرد.
بربژێر بۆ ئاوسەرۆکاتی شارەوانی شاری مەردین ئەحمەد تورک لە دەم پارتی لە گوتارێکدا دەڵێت دەوڵەت درێژە بە سیاسەتی سیستەم و توندوتیژی دژ بە گەلی کوردەدا. ئەمڕۆ لە نسیبینی قەڵای بەرخۆدانین کە بۆ ئازادی هەمیشە باجووکی قورسی دا و ئەو دەڵێ گەلی کورد ساڵانێکە بۆ ئاشتی ئازادی دەکۆشێ. ئەمڕۆش گەلەکەمان دیسانەوە لە مەیداندا بۆ دادپەروەری و یاسا و پرسی کورد لە تێکۆشاندایە. لە کەمپی پەنابەرانی مەخموور چالاکێشە گری بۆ ئازادی جەسی ڕێبەرۆ جەلال دەستی پێ کردووە لە 270مین ڕۆژدا لەگەڵ گروپی چولیەکەمیندا بەردەوام دەبێ. مستەفاکارە لە گوتەیەکدا باسی لەو کردووە کە بۆ ئازادی جەسی ڕێبەرۆ جەلال ئێمە چالاکی ئەنجام دەدەین بۆی ئەمەمانگرتن لە خواردن لە زیندانەکانی باکووری کوردستانیش دەستی پێ کرد و سایشی چالاکیەکەی کرد دەش لە هەر کوردێک لایکوێک بێت دەبێ ئەرکی خۆی لە پێنەوە ئازادی جەسی ڕێبەرایەتی جێبەجێ بکات. دکسات شهیدان ده ام همه شهیدان کردستان ببیر تینین و بجنا خال بران دتاوینین همه حوالات دعوتی دقایق ریزگیتن جبو گیان شهید دادکین شهید جیانم بمیرنن ji 200 rojî zêdetir ji bo azadiya fîzîkî rêbera po çalakiyek li wargeha Şehîd Rostem Cûdî tê meşandin û ev çalakî wê berdewam jî bibe. Girêdayî vê jî li girtiyên Bakurê Kurdistanê çalakiya girêva birçûbûnê hatiye destpêkirin em van çalakiyana silav dikin. Her wiha ji aliyê Dem Partiyê ve meşa azadiyê ji bo azadiya fîzîkî rêbera po hatiye destpêkirin em wa jî silav dikin û ji derveyî welat jî li her cihê ku li Kurdek lê heyî meşên girseyî û çalakiyên cûr be cûr ji bo fîzîkî azadiya rêbera po tê meşandin. Em serkeftinê ji bo hemû kesên vê derê dixwazin grûpa çilî yekemî ji em serkeftinê ji bo em dixwazin em hîvîdarên ku ev grûpa çilî yekemî bibe vesîla fîzîkiya azadiya rêberapo. Em hemû kesê silav dikin di cihên xêratin ser sera û ser çavatin bijî seroka po şehîd namirin. Bijît serok apo, bijît serok apo. Bê serok jiyan nabe, bê serok jiyan nabe. Bêjî serok apo, bêjî serok apo, bêjî serok apo. کۆنفراسی تەفچاند بە وەرگرتنی بڕیاری پێشخستنی چاندی نەتەوەی کورد لە دژی توانەوەی چاندی ناوچەکە و پێشنگاتی هەڵمەتی ئازادی جەسی ڕێبەرۆ جەلال پاش هەڵبژاردننی هاوسەرۆکەکان کۆتایی هات. هەشتمین کۆنفراسی تەفگەری کللتوری هونەری دیموکراتی میزۆپۆتامیا تەفچاند بە دروشمی ئێمە بەڕۆحی شەڕی گەلی شۆڕشگاری ئازادی جەسی ڕێبەرا پێک دێنین چاندی نەتەوەی دیموکراتی سەردەخین دوای 2 ڕۆژ کۆتای بەکارەکانی هێنا. سەرحەزانان داوی بەڕێوەبەری تەفگەری کللتوری هونەری دیموکراتی میزۆپۆتامیا دەڵێ کۆنفرانسەکە بەباشی بەڕێوەچووە هیچ خاڵێکی پەیڕەوی تەفگەرەکە ناگۆڕێ. هەروەها پلانی 2 ساڵی داهاتوویان دانا بۆ بەهێزکردنی هەوڵەکان بۆ چەسپاندنی چاندی نەتەوەی دیموکراتی و پێکهێنانی ئازادی جەسی ڕێبەرا بوو. ئەمەژە بۆ شتاوە لە کۆنفرانسەکەدا بە هەڵبژاردن هەریەک لە سومەیە محەممەد و خەلیل تەحلۆ باوسەرۆکی نوێ هەڵبژێردراون و ئەمە لە کاتێکدا کە کۆنفرانسەکە بە ئامادەبوونی 200 نوێنەری سەرجەم پێکاتەکانی هەرێمەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا، کورد و عەرەب و سووری و ئیزیدی و ئەرمەنی و ئاشووری و چەرکەسی بەڕێوەچوو. بەڵێستە جەبار فەرمان ئەندامی سەرکردایەتیەکێتی دەڵێ بۆی پارێزگارێکی کورد لە کەرکووک دابنرێ بۆ شای ئەمنیش لە ناوچەکە دروست نەبێت دەبێت یەکێتی و پارتی یەکڕیز بن. بەڵێستە جەبار فەرمان ئەندامی سەرکردایەتیەکێتی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا باسی لەوە کردووە کە دەبێت یەکێتی و پارتی لە کەرکووک یەکڕیز بن بۆەوەی پارێزگارێکی کورد دابنرێ و خزمەتی تەواوینەتەوەکانی شارەکە بکە هەروە هەموو کێشەکانی ڕا وا دەخوازێت کە بۆ مافەکانی گەلەکەمانیە گرتوو بن دوای ئەوەی ماوەکی زۆرە ناکۆکی لە نێوانیاندا هەیە. هەروە ئاماژەی بۆش کرۆ بۆی بۆ شای ئەمنی لە ناوچەکە دروست نەبێ و گروپە توندڕۆ تیرۆریستەکان هاوشێوەیدار سەرخەڵ نەدانەوە دەبێتێتی و پارتی یەکگرت و یەکڕیز بن. هەژدەی کانونی یەکەمی ساڵی ڕابردەوە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەڕێوەی چووە لە پارێزگای کەرکووک تا ئێستا هیچ کۆبوونەوەکی ئەنجومەنی پارێزگا ئەنجام نەدراوە و هیچ کام لە بەستەکانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگاکەش دیاری نەکراوە.
ڕۆژنامەوان عەبدوڕەحمان حوسێن لەبارەی ڕوخاندنی ڕۆژنامەوان سلێمان ئەحمەد و هەروە ئازادی ڕۆژنامەوانی لە باشووری کوردستان دەڵێ دۆخی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان لاستێکی خراپدەیە و دەڵێ بۆیەوەی دادگاکان و دادوەرەکان حەزب ئاراسیان دەکەن ناتوانن ئازادانە مامەڵە لەگەڵ کەیسی سلێمان ئەحمەدا بکەن. بەنسبەت ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە سنووری زرد کە سنووری پارێزگای هەولێر و دۆکە بەڕاستی پێم وانیە شتێکە بێ بە ناوی ئازادی ڕۆژنامەگەری، چونکە یاساکانی تایبەت بە ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستانە وەک لاستیکێک وایە بەدەست حیزبەکانەوە بە ئارزووی خۆیان دەیکشن و بە ئارزووی خۆیان دەیهێنەوە یەک. بەداخەوە ئەو ڕۆژنامە نووسانەیە کە لە هەرێمی کوردستانە کار دەکەن بە بیان و جیاواز دەستگیر دەکرێن و ئەوانەشی کە سەر بەدەسەڵات دین حکوومەتی هەرێمی کوردستان یان باشتر بڵێن حکوومەتی جووت حزب تۆمەتی ئەخلاقی و تۆمەتی دروستکرا و دەخەنە پاڵیان بۆەوەی کە دەستگیریان بکەن واتە هەر ڕۆژنامە نووسێکە لە هەرێمی کوردستانە کار دەکات ئەگەر بێت و سەر بە حزبی دەسەڵات دەبێت ناتوانێت ئازاد بێ. بەڵام دەبینین لێرە و لەوێ ئەو ڕۆژنامە نووسانەی کە لەژێر سێبەری حیزبان وە کار دەکەن بۆ ڕاگەاندنی حیزبی ئازادن بۆ هەر شوێنە دەڕۆن کەس ڕێگریان هێناک. ڕۆژ بە ڕۆژ دۆخیابووری مامۆسان و فەرمانبەران بەرەو خراپی دەچێت. حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمیش بێباکە و هیچ چارەسەرێکی گونجای بۆ باشتربوونی و قەیرانە نییە و مامۆسانی کۆیە دەڵێن نەک گیرفانی مامۆسان بەڵکو گیرفانی بەشێکی زۆری کۆمەلگە بەتاڵە تەنها بەرپرس و پلە باڵاکان نەبێت کە لە ژیانێکی خۆشتان بەشێک لە مامۆسان نەخۆشی شێرپەنجیان هەیە تەنها سەرچاوی بژێوی ژیانیان ئەو پڕەپارەی کە وەکو موچەوەری دەگرن و دەشڵێ دۆخی داراییان زۆر لە لووتکەی خراپیدایە. معاناتی مامۆستانی وانە بێژ لەو پەڕی خراپیدایە مامۆستا بە 9 مانگ ئاتوو 400,000 پێڕەوانە بینی لێرەش بەهێزی چەکدار بینێرە هۆڵەکانی خوێندن. من دڵنیای دەدەمە حکوومەتی هەرێم وەزارەتی پەروەردە ئەگەر وانە بێژان بۆ حاڵە بستنەوە هۆڵەکانی خوێندن تۆسخاڵێک تەڵەبەکانمان خوێندکارەکانمان لە هۆڵەکانی خوێن ئیسفادە ناکەن. بۆیە داوا لە وەزیری پەروەردە دەکەم لێرانەوە کە هەرچی زووە بڕیارێکی یەکلاکەرەوە بدات کە لە مەسلحەتی وانە بێژان بێ چونکە ژیانی مامۆسانی وانە بێژ ئێستادا زۆر خراپن. ئێمە وەکو نوێرە ئاگاداریانین کە نەخۆش وانە بێژێ سەرەتانی دیوانە بێش هەیە لە ماڵێ پەکەوتەی هەیە وانە بێشەیە دایک و عایلەکەی خۆشی دەژێنێ. بۆیە هەرچی زووە داوای لە وەزیری پەروەردە دەکەم ئەو وعدەی کە بەوانە بێژانی دا وعدەکەی بگەنێتە سەر. بەداخەوە ڕۆژ بە ڕۆژباری ئابووری مامۆستایان خراپتر دەبێ. ئێمەوە چەند مانگە لە شەقامین کەچی لەو پەڕی بێهۆشی و بێشعوریدا دەسەڵاتەکەمان کە هەرچەندە حکومڕان نین ئەوانە لەبەرەوەی ئەگەر ئەوان خۆیان بە باوکی میلەت زانی باە خۆیان بە حکومڕان زانی باە دەبواە بۆ میلەتەکە خۆیان هەموو شتێکیان کردبا کەچی ڕۆژ بە ڕۆژ میلەتی خۆیان دەچەوسێنەوە. طبعا دیارەوان بەتەمای ئەو وڵاتەی نینە بەتەمای ئەو خەڵکەی نینە بۆیە ئاوە بێباک و بێشعور و بەهێزن لە ئازداوەکانی مامۆستایان و نەک هەر مامۆستا هەموو چین و توێژەکان حساب بکەن. تەمەشاکەن ئەوە بۆ 4 مانجی دەچێ مەعاشی مامۆستای نهاتوە. ئایا مامۆستا وەکو ئێوە دزە گەندەڵە چییە؟ عنی مامۆستاتان پێچیە فەرمانبەرتان پێچیە کاتێک سەرکەوتو نابێ هەر شتێک کە بە فشار و کە بە زەبر و زەنگ بوو بە هیچ شێوەیەک سەرکەوتو نابێت. دڵنیا بن مامۆستا ئەو پەیامەی خۆی ناگەێنێ باشی بۆیە دەسەڵگرن لەو فشارانەی کە لەسەر مامۆستانی دەکەن. وەڵانجا ئەو پرسیارە ینی پێویستی بە وەڵام نییە و هەموو کەس دەزانێ جیرفانی نەک مامۆستا هەموو کۆمەڵگا هەر لە کاسبکارە کۆ بگرە هەتا ئاخیر پلەی سەرەوە بەس پلە باڵاکانە بێ هەموو جیرفانی بەتاڵە. ئەنی مامۆستای فەقیر بە ژیرفانی بەتاڵەوە داوای لێ دەکەم بچێتەوە هۆڵەکان. ژمارەیەک چالاکوانی کوردی دانیشتووی سوید لە ڕێگەی هەڵمەتێکەوە داوا لە بەرپرسانی ڕادیۆی سوید دەکەن لە بڕیارەکەی خۆیان بۆ داخستنی بەشی کوردی ڕادیۆکە پاشگەز ببنەوە. شوان جوانمێری یەکێک لەو چالاکوانانەیە کە ئەو کات لەگەڵ 3 چالاکوانی دیکەی هاوڕێی هەڵمەتەکان ڕاگەیاندەوە دەڵێ ئێمە وەکو ناڕەزایەتێک پەیامی خۆیانیان بۆ بەرپرسانی ڕادیۆکە ناردەوە و ئێستاش لە ڕێگەی کەمپێنێک و داواکاریان ئامادەکرد و ئومێد دەکەن بە واژۆکردن و بەشداربوون هەڵمەتەکە خەڵک پشتیوان بێت چونکە بە ئێمەڵ ئەو داواکاریانە بۆ بەرپرسانی ڕادیۆکە دەچێت. ئەو هەڵمەتە بە ناونیشانی بەشی کوردی ڕادیۆی سوید دامەخەن
لەو نامەیەدا بۆ سەرکردایەتی و بڕیاردەرانی رادیۆی سوید لە ڕێگەی ئێمێڵەوە دەچێت و کوردان دەتوانن هاوکار بن. لە داواکارەکەدا هاتووە بەشی کوردی رادیۆی سوید ڕۆڵێکی فرێک گرنگی لە خۆ گونجاندن و تێکەڵاوکردنی کەسانی تازە هاتووی کورد زماندا هەبووە ئیزن بدەن بەشی کوردی بمێنێتەوە. لە پامەکەدا باسی گرنگیە و بەشە بۆ کوردانی سوید کراوە و باسەوە کراوە ئێمە پێمان وایە رادیۆی کوردی ڕۆڵێکی گرنگیە بۆ کۆمەلگای سوید و کوردانی دانیشتووی سوید وەکو تاکە دامەزراوی کوردی کە سەر بەخۆی و پشت بەداتی گشتی دەبەسێ. کۆتایمانکی ڕابردوو بەشی کوردی رادیۆی سوید ڕایگەاندەوە بۆی کەمکردنەوەی خەرجەکان و کورتێنانی بودجە بەرپرسانی رادیۆکە بڕیاری داخستنی بەشەکەیان داوە و رادیۆکە بە شۆزارەکانی سەورانی کرمانجی هەواڵ و بەرنامەکان پەخش و بڵاو دەکاتەوە. 4 کارمەندێ میشەی و ژمارەیەک هاوکار هەیە کە کۆی گشتی کارمەندەکانی دەگاتە 8 کەس. رادیۆی سوید بە 14 زمان هەواڵ و بەرنامەکانی پەخش دەکات لەوانە ئینگلیزی، عەرەبی، فارسی، ڕووسی، سۆماڵی، ڕۆمانی و کوردی کە کوردی بە هەردوو شێوەزاری سۆرانی و کرمانجیە. بەشی کوردی رادیۆی سوید لە ساڵی 2001ەوە هەیە بڕیارە لە سیوێکی 2024 ڕابگیرێت. دامەزراوەی IQ ئایری سویسری بۆ ژینگە و کەشوهەوا بڵاوی کردێتەوە لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا ڕێژەی سەوزایی لارێم لە 115 بووە بۆ لە 18 بەرز بۆتەوە دەشڵێ هەولێر لە ڕووی کوالێتی ژینگەوە لە شارە هەرە خراپەکانی گیانە. دامەزراوەی IQ ئایری سویسری بۆ ژینگە و کەشوهەوا لەبارەی ڕێژەی سەوزایی لە شارەکانی هەرێم راپۆرتێکی بڵاو کردێتەوە. لە راپۆرتەکەدا لە ماوەی 5 ساڵی ڕابردوو ڕێژەی سەوزایی لە هەرێم لە 115 بۆ لە 118 باسی لەوە کردووە کە بەرز بۆتەوە ئەمەژە بۆ شکراوە هەولێر لە ڕووی کوالێتی ژینگەوە لە شارە هەرە خراپەکانی گیانە و ئەوەش لە کاتێکدا کە سەرڕای ئەوەی حکومەتی ماوبەسەر کوێرەم گرنگێکی ئەو تۆی بە ژینگە نادا. لەمان کاتیشدا دەوڵەتی تورک لە ڕێگەی بۆردومانە